بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەو شەپۆ لە بارانبارین دەکەین کە ئەمڕۆ ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتەوە و لە چەند ناوچەیەکیش لە سنووری هەولێر و لە سلێمانیش زیانی مادی هەبوو بەهۆی دروستبوونی لافاو لە چەند ناوچەیەک لەگەڵ هەرێک لە بەڕێزان کاروان میراودەلی و تەبێژی بەرگری شارستانی لە هەولێر و دواتریش شاڵا و هیدایەت شارەزای بواری کەژناسی هەروە ڕەحمان خانی بەڕێوەبەری گشتی بەنداوەکانیش لەگەڵمان دەبێت قسە لەسەر بڕی بارانبارین و زیانەکانی ئەو لافاوەش دەکەین کە چەند ناوچەیەکی دیاریکراوی گرتەوە لە هەولێر و لە سلێمانی سەرەتاگەر لە کاک کاروانەوە دەست پێکەین کە کاروان سوپاسی ئامادەبوونت دەکەین ئەگەر سەرەتا لە بارودۆخی هەولێرەوە دەست پێ بکەین ئەمڕۆ لە چەند ناوچەیەک لە سنوورێکی دیاریکراو لافاو هەبوو ئێستا دۆخەکە چۆنەوە ئایا ئەو زیانە بە چەند خەمڵێنراون ئەوەی کە ئێوە خەمڵاندتانە؟ بەڵێ بەناوی پەروەردگار هەڵبەت سڵاو ڕێز بۆ ئێوەی بەڕێز و میوانە بەڕێزەکانی تریشکە لە ئەستۆدیۆیان و لە تەواوی بیسەران و بینەرانتان لەرکێکان لەگەڵمانە. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی پارێزگای هەولێر هەر دوو ڕۆژی پێش و پێشبەستنمان بە زانیاریەکانی هاوڕێیانمان لە کەشناسی بۆ ئێمە گرنگ بوو بەوەی کە ئێمە تیمەکانمان بخەینە حاڵەتی ئامادەباشیەوە جیا لەوەی کە کۆبوونەوەیکی بەرفراوان لە پارێزگا لە ڕێگەی جناوی پارێزگارە خودی خۆی ئیشرافی کرد ئێمە بەشێکی گرنگ بووین کە بەڕێز بەڕێوەبەری گشتی بەرگری شارستانی هەرێم بەشدار بووتیادا بە گەڕانەوەی لەگەڵ سەرجەم ئەفسەران و خۆمانە لە بنکەکان بۆ مەبەستی پیادەکردن و بەرجەستەکردنی ئاداڕشتەی پلانێکی تۆکمە بۆ هەر ئەگەر و گریمانە و پێشاتێ ئێمە کۆم بووینەوە لەسەر بابەتە تیمەکانمان خستە حاڵەتی ئامادەباشیەوە لە دوێنێ دوانێوەڕۆکی کاژمێسیەوە شەو کە بەداخەوە لەگەڵەوەی کە لە ناوی شار هیچێکمانە بەڵام لە دەرەوەی شار کە بەداخەوە لە قەزای خەبات و لە با بڵێم کەوەرگۆسک و لە ڕزگاریەوەمانە سنووری جوگرافیای بەڕێوەبەرایەتیمان هەنی ئاریشمان هەبوو جا لەوە کە ئەمڕۆکە دوانێوەڕۆکەی کە با بڵێم کاژمێر سێ بۆ سەرەوە کە لە ماوەی چەند خولەکێکە 10 بۆ 15 خولەکێکە ئاریشێکی زۆرمان بۆ دروست بوو زیاتر لە 11 گەڕێکی شاری پارێزگای هەولێر پێویستیان بە کۆمەک بووە هەڵبەت بە پێی ئەوەی کە بە ماڵگە و خەڵکێک یانیش با بڵێم ڕێبوارانێک کە لەو جێگانە بوونیان هەبوو و جیا لە شەقامەکانی پیرمام هەولێر و جسری شۆڕش و بە تایبەتیش لە سەیداوە کە ئاریشێکی گەورەمان هەبوو لەو جێگانەدا بێگومان زیانەکانی کە گیانیمان نەبوو مەڵێ خۆشبەختانە کە زیانی گیانی بەدوانە بەڵام زیانە مادیەکان ئەوەی کە هەبوو تەنها ئاریشێکی نەوعی بوو و جیا لەوەی کە کۆمەڵی ئۆتۆمبیلی هاوڵاتیان لە هەندێک جێگا کە ژمارەی ئۆتۆمبیلەکان 36 ئۆتۆمبیل بەفڵبوونیان بوو لە ناو شەپۆلی ئاوەکانیان لەو جێگانی کە ئاویتیادا پەنگی خوارد بوو هەڵکشانی کرد بوو ئێمە لە ڕێگەی تیمەکانمانەوە هەوڵمانە بە خێراترین شێوە بگەینە سەکۆی ڕووداوەکان و لەو جێگانە ببینە بابەتی فریادرەسی بۆیان بێگومان ئێمە بەو بەرنامەی کە داڕشتەمان بۆ کرد بوو لە زیادکردنی هێزی مرۆیی لە بەرجەستەکردنی کەرەسەی لۆجیسی و ئامێرەکان ئۆتۆمبیلەکانمان ئێمە هەر لە دوێنێەوە لە ئامادەباشی تەواوەتیا بوون تەنانەت لە ئێستاکەیشە ئێمە لە ئامادەسازیان باشە کاک کاروان تەنها 36 بەڕێزدامە 36 ئۆتۆمبیل زیانیان بەرکەوتووە وەکو ماڵ وەکو دوکان وایە لە چەند ناوچەش بوو ئەمڕۆ پارێزگاری هەولێر باسی 4 ناوچەی کرد وەکو مەترسی لافاو لە سەیداوە لە گڵکەند لە لای بەرزە پردی شەهید ئەکرەم مەنتگ لە نزیک بەرزە پردی فامیلی مۆڵ لە چەند ناوچە بوو بڵێن ئەو زەرەر و زیانانە؟ بەڵێ هەڵبەت بابەتی ئەم ئاریشانەی کە دروست بوو لە ئەسبابی لێزمە بارانەکەی ئەم دوانێوەڕۆیە ئێمە 11 جێگا پێی عەجمەوەی کە جەنابی پارێزگاریش دوێتی کە دیارە زیاتر و زۆرترین کە 4 شوێنی دەستنیشان کردو بەڵام ئێمە لە 11 جێگاوە ژووری کۆنتترۆلمان کە ژووری با بڵێن بزوێنە 125 کە ژمارەی تەلەفۆنەکانمانە پەیوەندیمان پێوە گیرا لەو جێگانەدا ماڵی تیا بووە و هاوڵاتی کە ئۆتۆمبیلەکانیان لە مشاکلات هابوون لەو جێگانەدا ئێمە بەردەمیانەوە چوون و بەڵام زیانی مادی
بە جۆرێک لە جۆرەکان هەرچەند ئێمە راپۆرتمان کردووە بەڵام شیاوی ئەوە نەبوو کە ئێمە بیخێنە بەردەمی میدیا ئەمانەوە کە لەبەرەوەی کە بە هاوتاکردنی لەگە ساڵانی ڕابردوو زیانە مادەکان ئێژگار کەمن وەجیالەوە کە ئێمە ژووری بزوێنمان لەم بدە زەمەنێک کورتەی کە بارانە لێزمەکەی تیا بوو زیاتر لە 450 بۆ 500 بە پەیوەندی تەلەفۆنیمان پێوە گیراوە کێمە دوو هێڵمانێ لە یەک کاتە ئەتوانێت 6 هاوڵاتی پەیوەندی بگرێ تەبەندە بابەتی پەیوەندیگیریەکان تیکراری تیا بوون ئەمە وا دەکا کە بڵێن لە ئانوساتێکە خەڵکی بەرەو هۆشیاریە گەڕووە لە بابەتی هۆشیاری خۆپارێزی بەڵام وەکەوەی کە جێگای ئەوە بوو کە هەڵوەسەی لەسەر بکەین بابەتەکان بە هەند ماوەرگت و پشت بەسم بکە زانیاریەکانی کەژناسی خۆشبەختانە زیانی گیانیمان نەبوو تەنها زیانە مادەکان ئەویش زیانێکی کەمن. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتت کاک کاروان لەسەر ڕێنماییش بۆ هاوڵاتیان لە حاڵەتی دروستبوونی ڕووداوی لەم شێوەیە چی بکرێت دێمەوە خزمەتت کاک شەڵاو سوپاسی جەنابیش دەکەین کە لە ڕانیەوە لەگەڵمانی ئەگەر خوێندنەوەیەکمان بۆ بکەیت سەبارەت بە و شەپۆ لە بارانەی کە هەرێمی کوردستانی گرتوتەوە ئایا تایبەتمەندەکانی چین هەموو ناوچەکانی گرتوتەوە جیاوازی چییە لەگەڵ شەپۆلەکانی پێشووتر؟ بەڵێ سڵاو لە ئێوەی بەڕێزش و هەموو بینەران وەک دەبینین لە دوێنێ چوارشەمەوە هەرێمی کوردستان و گەرمیان بەگشتی کەوتۆتە ژێر کاریگەری شەپۆلێکی بەهێزی بارانبارینەوە کە ئەم شەپۆلە لە ئەنجامی درێژبوونەوەی دوو نزمە پاڵەپەستۆی دەریای سوور و دەریای ناوەڕاستەوە هەروە تۆپەڵەوایەکی شێداری مەداری خولگەی کارتێکەرە لەسەر شەپۆلەکە بە پێی ئەو داتانە ئێمە لامانە لە دوێنێ لە دوێنێەوە لە کاژمێر سەعات 9 تا ئەمڕۆ 9 بەیانی بڕێکی باش بارانبارین لە ناوچەکان باریوە ئێمە پێشبینی دەکەین کاریگەری ئەم شەپۆلە ئەم شەو لەسەر ناوچەکانی سنووری سلێمانی و گەرمیان و هەڵەبجە هەروەها ناوچەکانی ئیدارەی ڕاپەڕین ناوبەناو درێژەیە وێبمێنێتەوە وەسپێش ڕۆژی هەینێ قۆناغێکی تری شەپۆلەکە دەگات کامیش لە کاتەکانی بەرەبانیەوە سەرەتا ناوچەکانی سنووری مووسڵ و بادینانەوە دەست پێ دەکات بە تێپەڕبوونی کات و بە تایبەتی کاتەکانی دوانیوەڕۆ بۆ نیوەڕۆ و بەولاوە ئیشەڵا دەگاتە سەرجەم ناوچەکانی تر و دەست پێ دەکاتەوە بارانباریم لەس هەموو ناوچەکان باشە کاک شەڵاو پێشبین دەکەین کاریگەری ئەم قۆناغەش بۆ ڕۆژانی هەینی شەمەش درێژەی هەبێ و هەروە بۆ ڕۆژی یەکشەمە و دووشەمە ئەگەری ڕێژنەی لابەلا لە ناوچە جیاوازەکان دەمێنێت بەڵێ یعنی ئەم جارە هەموو ناوچەکانی گرتوتەوە ئەم شەپۆلە بە هەموو ناوچە جیاوازەکان کە بەڵێ شەپۆلی ئەم جارە دڵخۆشکەرە و سەرجەم ناوچەکانی گرتوتەوە و ناوچەکانی ناوەڕاست و گەرمانیش کە لە شەپۆلەکانی پێشتردا بۆ شێوەیە شەپۆلەکان بەهێزنەوە بەڵام ئێمە پێشبین دەکەین لەم شەپۆلەشدا بڕێکی زۆر باش باران لە تاوای ناوچەکانی گەرمانیش بارێ کە ئێستاش کاریگەری خستۆتە سەر سەرجەم ناوچەکانی گەرمان وەک ئاماژەمان پێدا ئەم شەو لەسەر ناوچەکانی گەرمانیش کاریگەری بە تەواوی دەبێت و بڕێکی باش لە سەرجەم ناوچەکانی گەرمان باران دەبارێ. بەڵێ تاکەی بەرداوام دەبێ ئەم شەپۆلە کە ئێستا دەستی پێ کردووە کاریگەریەکەی وە ئایا وەکو ئەمڕۆ حاڵەتە ڕووداتەوە بڵێن لە هەندێک شوێن لە سنوورێکی داریکرا و لافاو دروست بوو و کێشە بۆ ئاستەنگی هاتوچۆ دروست بوو بۆ لە سلێمانیش ئێوارەی ئەمڕۆ لە شەقامی سەرکی تاسڵوجە ئاستەنگی هاتوچۆ دروست بوو. بەڵێ لەبەرەوەی قۆناغێکی تری شەپۆلەکەمەوە لەم قۆناغەش بە تایبەتی کەسپێنێ دەست پێ دەکات ئێمە پێشبینی ڕێژەیەکی باشی لە بارانباری لێ دەکەین بەگشتی بارانەکان بە شێوەی تاوەباران و بە خوڕ و هەوربروسکان لەگەڵدا دەبێ بۆیە بارانی بەخۆر زیاتر مەترسی بەرزبوونەوەی ئاستی ئا و هەروە دروستبوونی لاتاوی لێ دەکرێت بە تایبەتی ئەو شوێنانەی مەترسیان لەسەرەوە نزمن و هەروە چەم و دۆڵ و ڕووبارەکان کەمانە زیاتر مەترسیان لەسەرە. بەڵێ سوپاس دەکەم کاک شەڵاو دێمەوە خزمەتت کاک کاروان بێمەوە خزمەت بەرەزت سەبارەت بە ڕێنمایی هاوڵاتیان ڕێنماییتان چی لەو حاڵەتانەدا یاخود ئەو ماڵانەی کە تووشیەوە دەبن ئاو بچێتە ناو ماڵەکانیانەوە چی بکرێت و ئێوەش بڵێن هەمیشە چۆن هاوڵاتی پەیوەندی بکات بێوە گەر حاڵەتێکی لەم شێوەیە هەبوو.
بەڵێ هەڵبەت بابەتی هۆشیاری زۆر گرنگە هۆشیاری تاکی کۆمەڵگەی هەمیشەمە لە میانەی ئامۆژگاری و ڕێنوێنی بەردەوامیمان ناوە تەنانەت لە دوو ڕۆژی ڕابردوش بۆ هەر جارە لە هەر شەپۆلێکە ئێمە ڕێنوێنی تایبەتدانێن تەنانەت بۆ ڕووداوەکان و کارەساتەکانی تریش ڕێنمایی تایبەتمان هەیە کە پێشووتر ئێمە 64 خاڵ ئێمە نەمانوتوە 64ەکەی ڕەنگە گە 4 خاڵی پیادە بکرێ بۆ ئێمە زۆر گرنگە. لە بابەتی لافاویە یانیش بابەتی ئاریشی فێزانەمانەیە لە هەر سێ قۆناغەکەی تەمەن ئێمە سێ قۆناغمانەی بەڵام بە دوو قۆناغ نمایشێکین قۆناغی پێش دروستبوونی قۆناغی یانوساتی دروستبوونی و قۆناغی کۆتاگیری پاشکۆی کارەساتەکە بەڵام پێش دروستبوونەکە ئێمە ڕێنوێنی خەڵکمان کردووە کۆمەڵێ هەنگاو یا میکانیزمی خۆپارێزی هەیە لە ماڵەکانیان یان لە جێگا و شوێنەکانیان کە یەکە نیشتەجێ بوونەکانیان تیادا وەگای و جێگانە شوێن نزمن ئەکرێ بەڕادەیە کە پێشببینیان کەشناسی زانیاریەدا مەترسیەکان ریزەکە و باوەڕمەندی دروست بێ لای هاوڵاتی بۆی کە زانیاریەکان بە دروستی ئەگەری دروستبوونیان هەیە و ئەو جێگانە بۆ مدەتێکی زەمەنی لێدا با بڵێن بەجێهێشتنێ بیانیش ئەگەر باڵەخانەکانیان دوونەوەمی بێ لە کاتێکا کەونە قوڵایی خەو لە شەوێکی دەرەنگانی شەوە لە تاریکە بشنەوەمی دووەمەوە کۆمەڵی کەرەسە و پێتاک وەسایل هەیە ئەکرێ جانتایەک لە نەوعیەت بابەتی جانتای فریاگوزاری کۆمەڵێک کەرەسە و پێتاک و بەڵگەی گرنگکە لەوێدا بێت تەنانەت پارەی نەختینە یانیش هەندێک خۆراک خواردنەوە ئەمانە کە گرنگە لەگەڵ تابێ و مشاکلاتی زۆرمان هەیە لە بابەتی پرسی هۆشیاریە بەداخەوە ئێمە ئەوەی ئەمڕۆ تێبینی ماگرت کۆمەڵە دیمەن و وێنای سیر و سەمەرە بوو لە کاتێک کە مەترسی هەیە مەترسی جگە لە بابەتی هەڵکشانی ئاو مەترسی لایتینگمان زۆر بوو بابەتی هەورە دریشخە هەر ئەمڕۆ ئێمە لە کەس نەزان هەورە دریشخەمان هەبووە داوێتی لە مەکتەبی عقارات لە دوێشەو هەمان بووە لە مەنتیقەی سنووری جوگرافیای مێرگەسوو دوێشە و لە ڕەبیەیەکی برایانی پێشمەرگەی ئاوە چوار پێشمەرگە بەرکەوتە بووە کەواتە بێ بزانیت لێکەوتە و زیان و کارلێکەکان چین هەر ئاوەکە نییە و دیمەنی تر سیرمان لەوەیە بوو کە شەپۆلی ئاو هەیە لە لای جسری شۆڕشەوە کەچی چەند گەنجە سیرەکەین بە شێوەیەک نەشە وەرگتن بە جۆرە لە جۆرەکان بەناو ئەم شەپۆلانەدا پەڕینەوە مەترسی لەسەر خۆیان دروستەکەن تەنانەت ئۆتۆمبیلگەلێ لە کاتی شۆفێری سیرەکەی لەو لاوەتە کامیرەیەکی لەدەسە و شۆفێریت بۆ کات چەند جار ڕێنوێنیمان کردوون بابەتی ڕێنمایەکان زۆرن بابەتی خۆپارێزی بابەتی شێوازی چۆنێتی سەرەدەریکردن لەگەڵ مەترسی و ریسکەکانە و دوای لادانی دیسان و نەمانی بابەتی لافاوی ئەمانە ئەم بابەتی تێزکردن و خێرایی نەچوونە ناو ماڵەکان چون ئاریشی بارگاوی بوونمان هەیە ئەنی ئەمڕۆکانە ئەوەندەی کە ترسمان لە ئاوەکە بوو لە مشاکلاتی دوای ئاوەکە بوو ئەوەندە زیاتر و زۆرتر مەترسی بارگاوی بوونی ئەو جێگامان هەبوو لە ئەسبابی ئەم تاوەرە کارەبانەی لەوێ کەچی خەڵکەکە لەوێدا جەمع ئەبێ و دوور ناکەوێتەوە لەوە زۆنەکان نقطەی دالێڕدا ئێمە بە ئومێدیەوەن کە ڕێنمایەکانمان بە هەن وەربژیرێ و وەکو هۆشیارێک لێمان وەربگرێ بە ئومێدی چانسێکی باش بۆ هەموو لایە باشە بەس وەکو بەرەزوتە لەو حاڵاتانە بڵێن کارەبا بکوژێنرێتەوە لەو حاڵاتان ئەگەر ئاو ڕۆشتە ناو ماڵێکەوە مەترسی دارە خۆی ئەگەر شوێنەکە ئەگەر چەند ماڵێک بێ یانیژە باشتر وایە هەر لە قاتعی ڕێسی لە ڕێگەی فەرمانەکانی کارەباوە لەوێەوە داوا بکرێ ئەم هەڵبڕینی کارەبا و نێشتنی کارەبا بکرێت ئەگەر بۆ ماڵگەیەکە یان دەکرێت لەو جێگاوە کارەبات لە شوێنێکی ترەوە با بڵێم هەڵبڕینی بۆ بکرێت ئێمە زۆر جا کەچینەوە سەکۆیانە باڵتەی نەوعیمان هەیە خۆمان کێبڵەکان دابڕینی بۆکەن بەڵام شوێنی گەورە جێگاکانی لەم شەشنێت و ناتوانانی سەیتەرە بکەیت هاوڵاتیانیش بێ ئاگان لە ریسکی ئەو جێگایە کە چەندێ مەترسی تێدایە بۆیە ئەکرێ بە چاوێکی با بڵێم هۆشیارانەوە وە بە چاوێکی کراوە بە جۆرێک لە جۆرەکان خوێنەوەی جێگاکان بکرێت تەرکیز بدرێت ئەم جێگانە درک بە مەترسیەکان بکرێت بۆی کە لێکەوتەی گیانسپاردن و زیانە جەستەوی و فیزیکی و تەنانەت زیانی مادیشی لێ دروست نەبێت لەم جێگانەدا بۆیە زۆر گرنگە تاکی کۆمەڵگەیی تاکی ئێمە لە هەرێمی کوردستان لە هۆشیارێکی تەندروستا بێ خیابێکی زۆرمان هەیە تۆ هەر پرسیارە لە هۆشیارەکی لە هۆشیاریە گشتیەکانە لە پانتای هۆشیاری گشتە لە ناویشیانە هۆشیاری خۆپارێزی بەرگری شارەسانی لە کۆی بابەتە ڕووداوی کارەساتیەکان
هاوڵاتی وەڵامە دەداتەوە ئەڵێ لە ساسە لای منە بەڵام کێشەیە ئێمە لە بەرجەستەبوونەکەیان نیە لە کارپێکردنەکەیاتی کە بەداخەوە کاری پێ ناکە. بەڵێ با دووە پرسیارم کاروان سەبارەت بە ئەوانەی کە ناچارن ڕوو لە ناو شاخاویەکان بکەن لەم حاڵەتەدا خۆپارێزی چۆنەوە بۆ هەورە تریشقەش ینی وەکو ڕێکاری خۆپاراستن. بۆ بابەتی بەرکەوتەی لادنیا هەورە دریشقە هەورە بریسی پێوە ناوێکی لێنرێ دوورکەوتنەوە لە دەم ڕێڕێ و ئاو جۆگەلە و بابەتی داری تەڕ و تەنانە نەچوونە شوێنە بەرزایەکان ئەمانە زۆر گرنگە. بۆیە ژێمە لە بابەتی ئێرسومانەی کە نەوعێت کێبڵی نەوعی خاڵیکەرەوەی هەورە دریشقەمان هەیە و تەنانەت بە باڵەخانە بەرزەکانیش ئێمە گرنگە ئەڵێن لایەنی میکانیزمی سەلامەتی کە خاڵێکی گرنگە لە مەجای سێفتیە ئەبێ لە باڵەخانەکان لە سیستەمی هایڕایز لە فەلسەفەی خۆپارێزی باڵەخانەکانە پیادە بکرێ بۆیە بە تاک ئەکرێ لەو کاتانەدا نەچێتە دەرەوە و چوونە دەرەوە نەکا بۆ شوێنێکی کراوە چون لەوێدا بەرکەوتە و کارلێکەیە و زیاتر و زۆرتر ئەگەری بەرکەوتە و عڕەزم بۆی کە ڕەنگە دووچاری بەرکەوتەی هەورە تریشقە ببنەوە و باشتر وایە لە ناو ماڵگەکانە وەکو شوێنگەیە کە تاکو ئەم شەپۆلەیە ئەم بابەتە هێزە ژینگەیە کە هەیە خۆیان لە شێوەیەکی دڵنیاییدانا بهێڵنەوە بۆ کە گیانیان پارێزراو بێ فەردەکانی خێزانیان پارێزراو بێ دەرفەت بە خۆیان و خێزانەکانیان دەدەن بەڵام بەداخەوە کاتێک کەشناسی ئەڵێ یابرانی هاتوچۆ یا ئێمە ئەڵێن سەفەرەکانتان مەکەن مەچنە دوورەوە یانیش ڕێگاکان مەگرنە بەر خەڵکی زیاتر و زۆرتر ئەمڕۆ نمونەیەکی زیرنووە کە ئێمە بینیمان زۆرترین ئاڵۆزی لە شەقامەکان هابوو لە کاتێکا کە تۆ دەبێت دەرچوو بکەی کەچی هاتنە ژوورەوەمان زیاتر بوو لە دەرچوونە ئەمە ئاریشێکی زۆر گەورە بوو ئێمە بە شێوەیەکی نمونەی ئەم ڕۆوەرمانگت کە بەڕاستی ئەمە کارەساتە کە ئێمە ئەم دیمەنانە لە لای تاکی کۆمەلگا ئابینین. بەڵێ بە کورتی بۆوانەی ناو شاخاویەکانیش لە دۆڵ و ئەوانە مەترسیدارە سوپاس دەکەم. بەڵێ مەترسیدارە و ناوچە هەیە بە تایبەت ناوچە لوتکەیەکان بەڵام بۆ بابەتی لافاوی بێگومان ئێمە هەمیشە وتمانە شوێنە بەرزەکان کاتێک کە جێگایەک بەرزترە لە جێگای گردۆڵەیەکە شوێنگەیەکە جێگەیەکە یا باڵەخانەیەکە باشتر وایە بچنە و جێگانە تا لانی کەم تیمەفریاد ڕەسەکانیان دەگەن بۆ بابەتی پرسی ڕزگارکردنەکان بۆ خۆپەنادانیان. بەڵێ سوپاس دەکەین کاک کاروان میراودەلی مادومان کردی سوپاسی ئامادەبوونی بەڕێزت دەکەین. بەڵێ دەچینە لای کاک ڕەحمانخانی بەڕێوەبەری گشتی بەنداوەکانی هەرێم کە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمانە کاک ڕەحمان سوپاسی ئامادەبوونی جەنابشت دەکەین. ئەگەر خوێنەوەیکی داهاتی ئاومان بۆ بکەی ئەم ساڵ داهاتی ئاو چۆنە تاوەکو ئێستا دۆخی ئەو بڕە بارانەی کە باریەوە وای کردووە داهاتی ئاو بەرز ببێتەوە؟ سپاس شەوتان باش سڵاو ڕێزم بۆ بینەرانتان هەیە. سپاس دەکەین. لە ڕاستیە دوایین شەپۆلی بارانبارین جۆرێک لە جۆرەکان هاوسەنگی لەگەڵ ساڵی پارا گۆڕیوە بە جۆرێکە ئێستا لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان بە گرمێنیشەوە یا گەیشتۆتە ئاستی پارباران یا زۆرێک لە ناوچەکان لە ساڵی پار زۆر زیاتر باریوە. خۆی لە ڕاستیە ئێمە ساڵی پار و ساڵەکانی پێش و تریش ساڵی وشکە ساڵی بوون بەڵام ئەم ساڵ دیارە ساڵێکی تەڕاوە بەشێک لە سەرچاوەکانی ئاو لە سەرچاوەکانەوە بژاونەتەوە ئەوەش کاریگەری هەبووە بۆ سەرجارکردنی داهاتی ئاو لە سەرچاوی بەنداوەکان و ئەو پۆند و بەنداوە بچووکانی کە لە هەرێمی کوردستان هەن لە بەنداوە گەورەکان داهاتی ئەم ساڵ لە سەدات نزیکەی لە 1970 بووە و لە بەنداوە بچووکەکانیش دیارە زۆرێک لە بەنداوە بچووکەکان سەرڕێژ بوون یا ئاسی ئاوەکەیان بە جۆرێکی باش بەرز بووتەوە لە دووکان هێشتا ئێمە تجاوزی ساڵی پارمان نەکردووە هێشتا ئاسی ئاو لە ساڵی پار ئەمڕۆ نزمترە بەڵام داهاتی ئاو ئەم ساڵ زیاتر بووە بەهۆیەوەی ساڵی پار زۆر دابەزی بوو بەنداوی دووکان بۆیەوە وردە وردە قەرەبووی ئەو دابەزینە ئەکرێتەوە لە بەنداوی دەربەنی خان ئاسی ئاو لە ساڵی پار زۆر باشترە نزیکەی 600 ملیۆن مەتر پێجا ئاسی خەزمی ئاو لە بەنداوەکە لە ساڵی پار زیاترە لە دوکان نزیکەی 100 ملیۆنێک لە ساڵی پار کەمترە لە دهۆک ئاسی ئاو لە ساڵی پار زیاترە لە بەنداوە بچووکانی توخوتم ئاسی ئاو لە ڕادەیەکی باشدایە. بەڵێ ئەی پلانی ئێوە چییە کاک ڕەحمان بۆ گلدانەوەی ئاو
بەنداوی پێویستمان هەیە بۆ گردانەوە سوود لەو ئاوە وەربگیرێت و بە فیڕۆنەچێ؟ بڵێ خۆی لە ڕاستیا ئێمە لە هەرێمی کوردستان چەندین بەنداو هەم باسە و بەنداوانە بە قەبارە بچووکن بەڵام لەو شوێنانەی کە بەنداوەکانی دێ برنگی خۆی هەیە لە ساڵانی ڕابردووە دەور و کاریگەریان هەبووە لە تەجاوزکردنی وشکە ساڵی کە و شوێنانی بەنداوەکانی لێ بۆ ئاوی کۆکراوی هەبووە بۆ هاوین و پاییز بەڵام ئێمە قورسایی کۆکردنەوەی ئاوی ئێمە لە بەنداوە گەورەکانە چونکە بەنداوە گەورەکانی ئێمە بەتایبەت دوکان و دەربەنیخان نزیکەی 10 میلیارد مەتر پێزیاد توانای گردانەوەی ئاوی هەیە ئەوە خەزینێکی گەورەی استراتیژیە نەگوارێمی کوردستان تەنانەت بۆ عێراقیش لە سەفاسی خەزینی استراتیژی هەموو ئاوی عێراق کۆنتڕۆڵەکەی لە هەرێمی کوردستانە ئەو بەنداوانە تا ئێستا نزیکەی لە سپاسی و 5 تا لە سپاسی ئاویان هەیە لە سپاس 6 بۆشایی خەزنیان هەیە و پێویستیان بەوەیە داهاتێکی زیاتر بێتە ناو ئەو بەنداوانەوە بۆەوەی بتوانین ناوێکی زیاتر بۆکەینەوە بە تایبەتی هەردوو سەرچاوی بەنداوەکە لە دیویێرانەوە بەنداوی تریان لەسەر دروست کراوە بۆیە پێویستمان بۆیە بارانێکی زۆر لە ناوچەکانی ئەوێش ببارێەوە بۆەوەی ئەوانیش دوای پڕکردنی بەنداوەکانی خۆیان یا خەزمکردنی ئاو لای خۆیان ئاوی زیاتر بەردەنەوە بە ئاراستی بەنداوەکانی ئێمە وەکوتم تەنها پشت بە هەرێمی کوردستان ناباسێ بەڵام بە دڵنیاییەوە ئەو بارانەی کە لەم دوای یاباری کاریگەری باشێ بێ بۆی زیادکردنی داهات لەو بەنداوان بەزەوەی کە ئێوە بەراورتان کردووە تا ئێستا بەگشتی لە کوردستانداتی ئاو ئەم ساڵ باشتر لە ساڵی ڕابردوو وەکو پێم وتی بە دڵنیاییەوە لە بەنداوەکانی ئێمە نزیکەی لە 1970 داهات زیادی کردووە بە گوێرەی بە بەراورد لەگەڵ ساڵی پارە و ئێستش ئەو ئاوی کە لە بەنداوەکانی ئێمە خەزم کراوە نزیکەی 500 میلیۆن مەتر پێجا زیاتر لە ساڵی پار بەرزبوونەوەی ئاستی ئاوی دوکان و دەربەندی خان دیارە ڕێژەکەی چەندە بە تحدیدی لە ماوەیە و دوو ڕۆژەیە تا ئێستا نزیکەی 30 سنتیمتر بۆ 35 سنتیمتر ئاستی ئاو لەو دوو بەنداوە زیادیان بەڵێ وەکو ئەوەی کە لە بەنداوەکان ئێوە گلی دەدەنەوە بۆچی بەکاردێ بۆ مەمەسی کارەبایە کشت و کاڵە خواردنەوەیە بۆ هەموو ئەو مەبەستانی کە باست کرد بە تایبەتی دوکان و دەربەنی خان شکات وێستەی کارۆ ئاویشیان لەسەر بۆ هەموو ئەو مەبەستانە بەکاردێەوە بۆ کشت و کاڵە بۆ ئاودێریە و هەروەها بۆ بەرهێنانی کارەبایە بۆ بەروبوومی ماسیە بۆ کۆنتڕۆڵکردنی لافاوە بۆ هەموو ئەو مەبەستانە بەکاردێەوە خەزینێکی گەورەیە بۆ ئەوەی ئێمە لە وشکە ساڵەکانە یا لە هاوین و پاییزدا بتوانین ناوچەکانی خواروی ئەو بەنداوانەی پێپارا بکەین لە بیرمان نەچێ بەنداوی دەربەنی خان هەموو حەوزی دیالەی لەسەر بەندە بە گەرمیان و بە شارستانی خۆشمانەوە بەنداوی دووکان جگە لە سلێمانی هەموو ناوچەکانی کەرکووک و حەویجە و دووس خوڕمات و تەنانەت عەمودی دیجلەشی لەسەر بەنە بۆیە ناوچێکی فراوان پشت بۆ بەنداوانی ئێمە بەسن سوپاس دەکەین کاک ڕەحمان خانی بەڕێوەبەری گشتی بەنداوەکانی هەرێم سوپاسی بەشداری جەناب دەکەین لە بەرنامەکەماندا دەچینەوە ڕانیە لای کاک شاڵاو هیدایەت کاک شاڵاو سەبارەت بە بارانبارین بەس وەکو بەفر پێشبینی کراوە کە بەفریش ینی لەگەڵ لە پاڵ ئەم شەپۆ لە بارانبارینە بەفریش ببارێ بە تایبەت لە ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستان بەڵێ پێشبینی دەکەین لە سپەی هەینیەوە وەک پێشتر ئاماژەمان پێدا کە ئەم شەویش بارانبارین بە شێوەی تاوەباران و هەروسکە و ناو بەناو لە ناوچەکانی سنووری گەرمیان و هەڵەبجە و سلێمانی و هەروە ناوچە جیاوازەکانی داری ڕاپەڕین بەردەوامی دەبێت و درێژەی دەبێت و هەروەها لە سپەی کاتەکانی پێش نیوەڕۆوە قۆناغێکی تری شەپۆل دەست پێ دەکات کە سەرەتا ناوچەکانی سنووری بادینان و مووسڵەوە هەروەها بۆ کاتەکانی نیوەڕۆی دوای نیوەڕۆ بە تایبەتی بەولاوە دەگات بە سەرجەم ناوچەکانی تر هەرێمی کوردستان و گەرمیان ئێمە پێشبینی دەکەین بۆ هۆی دابەزینی بارستە هەوایەکی سارد لە ڕۆژانی داهاتوودا بە تایبەتی جومعە و شەمە بۆ لای ناوەڕاستی هەفتە پلەکانی گەرما بە نزیکەی 4 بۆ 5 پلا ڕوو لە دابەزی بکەن و هەروەها لە بەشێکی ناوچە شاخاویەکان و بە تایبەتی ئەو ناوچە شاخاویانەی کە بەرزیان لە 1500 مەتر لە ئاز ڕووی دەریاوە پێشبینی بەفربارینیان لێ دەکرێتەوە بەڵێ
هەروە ناوچە شاخایە سنووریەکانیش بەگشتی ئەو هەروە ئەو ناوچە شاخانەی کە بەرزن زۆر بەرزن پێشبین بەفرێکی باش دەکرێت ئەگەری بارانبارینی باشیش بۆ هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان و گەرمانیش لە ئارادایە لەم چەند ڕۆژەی داهاتوو. باشە بەزۆکو بەفر بۆ ناو شارەکان جارێ پێشبینی کراو نییە؟ بەڵێ لەم شەپۆلەیدا بەگشتی ئەگەرەکان لاوازن بۆ ناو سەنتەری شارەکان بە زیاتر ناوچە شاخایە بەرز و سنووریەکان دەگرێتەوە. بەڵێ بەزۆکو وشکە ساڵی ئەو بڕەبارانەی کەم ساڵ باریوە ئەو داتانەی کە لای ئێوە هەنوەکو شارەزایەکی کەژناسی چۆنە مەترسی وشکە ساڵی ڕەویوەتەوە؟ باڵە بە پێ ئەو داتانێ ئێمە لامانە بەگشتی لە زۆرینەی ناوچەکانی هەرێمی کوردستان و هەروەها بەشێکی گەرمانیش بڕی بارانبارین لە پێش پارەوەیە و لە چەندین ناوچە دووقات بۆ دووقاتونی و لە پار زیاتر باریوە زۆرترین ڕێژەی بارانبارینیش تا ئێستا کە باری بێ لە قەزای مێرگە سوورە 1748 میلیمەتر زیاتر باریوە. بەڵێ ئەی دیارە کەمترینی لەکوێیە بڵین ئەوە لە مێرگە سوور زۆرترینی باری ئەی کەمترینەکەی دیارە لەکوێ زیاتر چ ناوچەیە کە بەگشتی کەم ساڵ بارانەکەی کەمتر بێت؟ بەگشتی لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری گەرمیان بەپێی ئەو داتانی کە پێشتر کە بڵاوکراونەوە هەروەها تا کاتژمێر سەعات 9 بەرەبانی ئەمڕۆ لە ناوچەکانی ناوەڕاستی گەرمیان وەک کەلار و کەفری و سنووری دەوروبەریان گوند و ناحیەکانیان هەروە ناوچەکانی باشووری گەرمیان وەک خانەقین و جەلەولا و گوڵاڵە و سەحتیە و منتیقەی قەرەتەپە و دەشتی حەمرین ئەو سنوور و منتیقانە بەگشتی بڕی بارانبارین کەمتر بوو بە پێی داتاکانی تا ئەمڕۆژ بەنسبەت پارەوە بەڵام ئێمە پێشبین دەکەین بە بارانی ئەم شەو هەروەها قۆناغی شەپۆلی ڕۆژانی داهاتوو ئیشەڵڵا دەگاتەوە ئاستی پار و ئەگەریشێ پێش پاریش بکەوێتەوە ئیشەڵڵا. بەڵێ یعنی بەس تا ڕاتێک مەترسی وشکە ساڵی مابوو لە سەر ناوچەکانی باشوور و ناوەڕاستی گەرمیان ئێمە پێشبین دەکەین بە کاریگەری ئەم شەپۆلەی کە ئێستا هەیە و ڕۆژانی داهاتوو بڕەوێتەوە لەسەر ئەو ناوچانە. بەڵێ بڵین بەگشتی لە ناوچەکانی تریش مەترسی وشکە ساڵی بەگشتی نەماوە و ڕەویێتەوە. باشە بەس وەکو بڵین بارانبارین ئەو وەرزەکانی بارانبارین لە هەرێم پێشبینی کراوە بە ساڵانی ڕابردووش بڵێن تاکەی بارانبارین هەر چاوەڕێ کراوە بە بڕی جیاواز ساڵانە ینی تاکەی وەرزی بارانبارین بۆ نمونە بەردەوام دەبێت ئەوەی کە بە پێشبینی کردن بە پشتبەستن بە ساڵانی ڕابردوو. بەڵێ بەگشتی کاتی ئاسایی بارانبارین لە سەرەتای وەرزی پاییزەوە دەست پێ دەکات دەستپێکی سەرەتای وەرزی دابارین هەروەها لە 5 کاتی باران بڕانە واتە دوای ئەوە تەنها بەختەباران دەمێنێتەوە بۆ دوای 5 بەڵام ئێمە پێشبینی دەکەین ئەم ساڵ زیاتر لە کاتی ئاسایی خۆی وەرزی دابارین درێژە بچێشێ ئەویش بەهۆی ڕوودانی دیاردەی ئێنینەوە لە تەواوی پانتایی ئاوەکانی خۆڕەڵات و ناوەڕاستی زەریای هێمن کە ئەم دیاردەیە کاریگەری ئەرێنی و گەورەی هەیە لەسەر تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان و حێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ بەڵێ دێمەوە خزمەت کاک شاڵا و دوای لەسەر ئایا بارانی بەلێزمەش نیشانەی گۆڕانی کە شوۆە دێمەوە خزمەتت بەڕێزان ئەزلایفێکمان هەیە هاوکارمان ڕامیار عوسمان لە شاری سلێمانی دیارە ئەمڕۆ ئێوارەیە ئاو لە چەند ناوچەیەک زیانی بە هاوڵاتیان گەیاندووە بێکەوە دەیبینین دواتر دەگەڕێنەوە لای میوانەکەمان. سڵاوتان لێبێ ئێمە ئێستا هاتوونەتە گەڕەکی سەرقەڵا لە شاری سلێمانی کە دەکەوێتە گەڕێک بڵین تاسوجەوە لێرە ئەم گەڕەکە کەمێک بەر لە ئێستا بارانەکە وەکو ئاماژە پێکرد لە لایوی پێشووترە بارانێکی بەخوڕباری جارێکی تر ئەم گەڕەکە ئاوی تێچوو ئێستا تیمەکانی شارەوانی لێرە سەرخاڵی پاکردنەوەی منهۆڵەکانن و ئەم کۆڵانە بەشێک لە ماڵەکانی وەکو ینی دانیشتوان ئێرە باسیەکەن ئاوی تێچوو بوو بەڵام ئێستا خەریکی کردنەوەی منهۆڵەکانن و ئەو منهۆڵانەی کە گیرا بوون وای کردبوو کە لێرە گرفت بۆ بەشێک لە ماڵانە دروست بێەوە ئاو بچێتە نێو حوشەی ماڵەکانیانەوە کاگاکۆ لێرێ لە شارەوانی سلێمانی دەمەوێت لەسەر ڕێژوێنەکان قسەی لەگەڵا بکەم بزانین وەکو شارەوانی سلێمانی و شارەوانی با بڵێن تاسۆجا
چه هەنگاوێکیان ناوە بۆی کە ئەم دوو ڕۆژە ئەم گرفتانی کە هەیە دروست نەبێت کاگا کۆسڵاو لێبێت مادوو نەبن سواس مەمنونین سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان لەخوا بەزیابێ بڕێکی زۆر باران باری بەپێی ئەو پێشبینیانەی کە جەماعەتی کەشوهەوە ئەنوا زەوی کردیان بڕیار بۆ ئەمڕۆ بارانێکی زۆر باری لەخوا بەزیابێ ئێمە وەکو سەرۆکایەتی شارەوانی سلێمانی کە دەسەڵاتی ئیداریمان تا شارەوانی تاسووزە و تا سێتەرەکەی عربەتە ئامادە باشیمان کردبوو لە هەموو شوێنەکان بە تایبەتی لە ناو شار لەخوا بەزیابێ هیچ کێشەیەکمان نەبوو بەڵام لە شارۆچکەی تاسووزە لەگەڵ قولەرێسی لەگەڵ کەنەکەوە ئەم سێ شوێنە هەندێک لە ماڵەکان ئاوچوو بەداخەوە لەبەرەوەی ئەمەی تاسووزەش پێشتر ئامادە باشی بۆ کرابوو بەڵام بە حکومەوەی گوندێگەی لەسەرەوە پێڵەنگ گوندی دارت و لەوێ شەبەکەیکی ئاوەڕۆمان کردووە ئەم باران و لێزمەی قڕولی دەکەوی هێناوە زۆربەی زۆری باراناوەکاری گرتوین و ئێستا تیمەکانمان بەم شەوە خەریکن مەحاولەکەینەوەی بۆمان کرا بیکەینەوە ئەوی نەکرا هەتا درەنگانی شەو لەگەڵیان نابین بۆی نێڵ ئینشەڵا خەڵک تووشی زەرەوە زیاد ئێستا لە شەقامە سەرەکیت دەبینم بەردوودارێکی زۆر هاتۆتە سەر شەقامەکە ئەمە شەر بەرەنجامی ئەو قڕولی تەی سەرەوە کات بەڵێ چکە ئاوەکە زۆر بەخۆت بوو زۆر بوو تەنانەت دوای لێ هاتوو لە هەندێک شوێنەرەگای قەتع کرد ئاوەکە زۆر بۆی کە هات چکە معلومە لای جەنابتان لەم شاخەی پشتی تاسووزەوە هەتا ئەگەیتەوە ناو چۆمەکەی کەنەکەەوە هەموو ئاوەکە ڕۆکاتەوە وێ ئیتۆ تو حساب کە ئەم ڕوبەرە گەورەی ئاو هەمووی ڕووکاتەوە یەک شوێن بزانە چ فەوزا و لافایەک دروست دەکات بۆ هۆکارەوە بەڵێ ئەم شەو گرێدەر و شۆفمان لێ ئینشەڵا شەقامەکانیش پاکەینەوە باشە کاگاکۆ ئەو گەڕەکانی کە ئێستا باست کرد چ گەڕێکی تر مەترسی لەسرە بۆ ئەم شەوە ئێوە هۆشداری بە چ گەڕێکەکەدەن بۆی کە ئەم شۆ زیاتر ئاگیان لە خۆیان بێ بە تایبەتی ئەگەر بارانی بەخورد دروست بێت هەتا ئێستا کە من قسەیەکەم لەگەڵ جەناب تا ساڵان ئێمە کێشەمان زیاتر لە گەڕێکی قەرگا بوو ئەم شەو تا ئێستا قەرگە کێشەی دیێشکرد هیچێک لە گەڕەکان قەرگەیە هیچێک لەوانە بەردەم سانکۆی کۆمارە ئەویش ئەو ماڵانەی کەوتونەتە سەر شیۆ کە ئەگەر دابارینی زیاتر ببێ احتیمال ئاو بچێتە ماڵەکانیانەوە ئەگەر نەژبێت ئەوە ئینشەڵا باران نەبارێ و خەڵکیش تووشی زیاد نابێت سپاسەکەم مەمنونم ئێستا من قسەم کرد لەگەڵ بەشێک لە تیمەکان باسییان لەوە کرد کە لە بازیان ناحەیە بازیانیش بە هەمان شێوە بەهۆی دروستبوونی لافاوەوە گەڕێکی ئاشتی ینی مەترسی لافاوی لەسەرەوە تیمەکانی بەرگری شارستانی بە هاوڵاتیانیان ڕاگەیاندووە بشنە سەربانی ماڵەکانیان ئەگەر بێت و باران بەردەوام بێت مەترسیەکان زیاترە بن ئێستاش ئەم گەڕەکەی سەرقەڵا بەهۆی با بڵێن گیرانی ئاوەڕۆکانەوە بەهۆی ئەو قڕولیتەی کە لە بەشی سەرەوەی شاخکە هاتۆتە خوارەوە وای کردووە ئاوەڕۆکان بگیرێن وە ئاو کۆبێتەوە لە نێو کۆڵانەکانە ینی مەترسی لافا و زیاتر دوو قوربان سڵاو لێبێ باشێ سوپاس دەکەم ئێوە ماڵتان لێرەیە باشە ئەم ماڵانە کامیان ئاویان تێشووەیان ئەم گەڕەکە بەگشتی بەس وەکو زەرەری نەیەوە هەمووی لەو شاخەوە گونجەکان گیراوە کەس نییە لێپرسین و لێ بکە هۆکارەکەی گونجەکان گیراوەی نام ئاوای لێ نایە لێرە لە خوارۆ لای باخەکان بە بۆرێکی ئەو نەبردیانە ئەو ئاوە سەری کردوەوە ئێستا ئەنتیجاکەی ئاوەکە لێرە هەساوەتەوە لە گونجەکان وێتەوە دەرەوە کەس نییە لە لای باخەکان پرسیاری لێکە ئاو چوەتە سەر جادەکەی کەنەکەوەش ئەو ئاوە لێرە ئێستا دەرناچێت سەرە خوار بڕات و لێرە لە گونجەکان وێتەوە دەرەوە خۆ بڕۆ لە قیرەکە ئەو نییە ئەوە قیرەکە هەڵکەندرا لەوێ بڕۆ نەتوان بە چاوی خۆتان لە چیەوە دروست بووە ینی گرفتەکە لە هەمووی گونجەکانە هۆکاری گونجەکانە زێرابەکەی تەواو نییە ئەینام ئاوە بۆ یەکجاروانیە کاک ئەوە ئەتوانێت ئێستا بڕۆن سێریکەن لە لای سیارەکە گشت قیرەکە هەڵکەندراوە قیرەکە خۆی ئەو نەی تێکراوە ئەینا یعنی بە بارانێکی ئاوە ئەو قیرە هەڵکەندرێ معقولێتی تیان نییە ئەم بەشەی سەرۆ کەس لێی ناپرسێتەوە وەکو بەشی تاسوجە بەشی سەرۆ کەس پرسیاری لێ ناکە شارەوانی تازاتوە زێرا بەرەیە کاک پێش بارانەکە باتنە بەریاندا و چاکسازیەکیان کردە لە ناو کۆڵانەکان پێش بارانەکە گیرا بوو زێرا ئەگەر نەگیرا ئێسا بۆ گیراوە کاک ئەی خوقابل ئێسا بۆ گیراوە تا وەرە لە گیراوە کاک وەرەوە چەند زێرا بڵێ پێشانتەیەم گیراوە خۆش سپاس دەکەم بە وێنەکان لێرە بەردەوامی هەبێت و ئەم گەڕەکەی ئاماژەم پێکرد گەڕەکی سەرقەڵایە لە با بڵێن تاسوجە و ئێستا تیمەکان سەرقاڵی پاکردنەوەی ئەو ئاوەڕۆیانن کە بەهۆی لافاوەکەەوە گیرا بوو و بەشێک لە تیمەکانی شارەوانی ئێستا لێرن هەندێک لە ئاوەڕۆکان کراونەتەوە بەڵام تاوکو ئێستا ئاوێکی زۆر لە نێو کۆڵانەکەیە کۆبۆتەوە و ینی با بڵێن لافاوەکە
کاریگەری زۆری هەبوو لەسەر بەشێک لە گەڕەکان ئێستا دەبینن هەندێک لە منهۆڵەکان لەلایەن تیمەکانەوە دەکرێتەوە سەرخاڵی کردنەوەی تیمەکانن دەکێ با بڵێن ئاوڕەکانن ببورن و ئەو ماڵانەشی کە ئاوی تێچوو بۆکۆ هاوڵاتیە باسی کرد دوای ئەوەی کە بارانەکە کەم بۆتەوە وای کردووە کە ئاوەکەش کەم بێتەوە ئەگەر بارانەکە بەردەوامی هەبوایە ڕەنگە زەرەر و زیانی زیاتر بەر ئەو ماڵانە بکەوتە ئێستا ئەمەی کە دەیبینن یەکێک لەو کۆڵانانەیە لە گەڕەکی سەرقەڵا لە داستوجا کە ئاوەکە بە تەواوەتی کۆڵانەکەی داپۆشیوە و لەلایەن بەشێک لە تیمەکانی شارەوانی سنوورەکەەوە هەوڵە درێت کە ئاوەڕۆکان بکرێنەوە تاوەکو بەر بە ئاوەکە بکرێتەوە یعنی یەکێک لەو گرفتانەی ترکە هەبوو دەوترێت پێشووتر ئێستا هاوڵەتیە با بڵێن باسی کرد باسی لەو کرد کە دەبوو پێشوەختە ئامادەکاری زیاتر بکرایەوە منهۆڵەکان پاک بکرانەوە بۆی لە کاتی دروستبوونی ئەم بارانە زۆرە ئەم لافاوە دروست نەبێەوە ئەم ئاوا لە نێو کۆڵانەکانە کۆ نەبێتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ هاوکارمان کاک ڕامیار عوسمان کاک شاڵاو چەند پرسیارێکتر بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بە بەرلەوەی بینە سەر گۆڕانی کەشوهەوا پەیوەست بە سنووری ئیدارەی ڕاپەڕین ئەمساڵ بڵین ڕێژەی بارانبارین زۆر زیاترە چونکە بڵێن ئامارێکی کشتتوکاڵی سلێمانی هەیە بەڕێوەبەرایەتی لێپسراوی کەژناسی کشتتوکاڵی سلێمانی کازان لەتیف بڵاوی کردوێتەوە بۆ نمونە لە قەڵاتزێ ئەم ساڵ 546 میلیم باریوە تا ئێستا پێشتر 451 بووە لە ڕانیە ئەم ساڵ 542 باریوە پێشتر 409 بووە وە ناوچەکانی دیکەش ینی ئەم ساڵ بارانی باشتر باریوە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین باڵێ بە پێی ئەو داتانەی کە لە بەڕێوەبەرایەتی کەژناسی بڵاو دەکرێنەوە هەروەها بەڕێوەبەرایەتەکانی کشتتوکاڵی و ئاودێری تا ئێستا لە ئیدارەی ڕاپەڕین ڕێژەی بارانبارین بەکشتی زۆر لە پێش پارەوەیە ئەمەش ڕێژەیەکی دڵخۆشکەرە. بەڵێ سەبارەت بە بارانی بەلێزمە و پەیوەندی بە گۆڕانی کەشوهەوا هەیە هەندێک لە پسپۆران باز لەو دەکەن کە بارانی بەلێزمە پەیوەندی بە گۆڕانی کەشوهەوایە کە کاریگەریشیە بێ لەسەر هەرێمی کوردستان بەڵێ سەرجەم ئەو بارانانەی کە بە شێوەی بەخۆڕن یان دەتوانین بڵێن لە شێوازی ناسەقامگیری کەشوهەوادانە زیاتر بەخوڕ و بەلێزمەنە کە ئەمەش هۆکاری گۆڕانی کەشوهەوایە و تا ساڵ بە ساڵێ تا ئێستا گۆڕانەکاریەکانی کەشوهەوا لە ئارادان زیاتر دەبن و هۆی زیاتر بەرزبوونەوەی پلەکانی گەرما کە ئەمەش بۆتە هۆی قەتیزبوونی پلەکانی گەرما لەسەر زەوی. بەڵێ سوپاس دەکەین کاک شاڵاو هیدایەت کە لە ڕانیەوە لەگەڵمان بووی سوپاسی جەرابەت دەکەن هەروە سوپاس بۆ کاک ڕەحمان خانی کە پێشتر لەگەڵمان بوو لەگەڵ کاک کاروان میراودەریش سوپاس بۆ بینەرانی بڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتەمە.